نووسینگەی ڕانیەی دەستگای خێرخوازی بەخشین کۆتاموچەی منداڵانی بێباوکی دابەش کرد لە ساڵی 2024دا. بەرپرسی نووسینگەی ڕانیەی بەخشین دەڵێت ئەم ساڵ نزیکەی 8 ملیۆن دیناریان بەسەر 7 منداڵی بێباوکدا دابەش کردووە بە هاوکاری خێرخوازان. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوەکان ئەم ساڵ کۆتا مانگی 2024 موچەی بێباوەکان دابەش دەکەین کە 7 منداڵی بێباوک لە نووسینگەی ڕانیەی دەستگای خێرخوازی بەخشین موچە وەردەگرن هەموو مانگێک. ئەم ساڵ نزیکەی 8 ملیۆن دینارمان دابەش کردو بەسەر منداڵانی بێباوکدا. پێچەوانەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان کە ئێستا موچەی مانگی 11 و 12 دابەش نەکردووە. ئێمە ئەلحەمدولیلا بەردەوامین بە هاوکاری خێرخوازان. سوپاسی خێرخوازان دەکەین کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین دەکەن بۆ هاوکاریکردنی منداڵانی بێباوک. کە سوکاری منداڵانی بێباوک سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن و دەڵێن بەخشین هیوایەک بووە بۆ منداڵانی بێنەوا و بێباوک کە هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەکانیان پێدراوە و پێداویستیەکانی منداڵەکانیان پێدابین کردووە. وەلێرەوە دەمەوێت زۆر سوپاسی ئەو خێرخوازانە بکەم کە بوونەتە هیوایەک بۆ منداڵانی بێباوک لە دەستگای خێرخوازی بەخشینەوە و بوونەتە هیوا و ئەمەلێک بۆ ئەو منداڵانەی کە هیچ موچەیەکیان نییە و سەرچاوی داهاتیان ئەو خێرخوازانەیە کە هاوکاری دێنن بۆ دەستگای خێرخوازی بەخشین. دەستان خۆش بەخوای گەورە پاداشت خێرتان بداتەوە. سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە ساڵانە بەبڕێک پارە هاوکاری منداڵانی بێباوک دەکات مانگانە هاوکاری منداڵانی بێباوک دەکات. خوای گەورە پاداشتیان بداتەوە ئینشەڵڵا. هەروە سوپاسی خێرخوازان دەکەین کە هاوکاری منداڵی بێباوک دەکەن. دەستان خۆش بێ و خوای گەورە پاداشتیان بداتەوە. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان بووەتە هیوا و ئومێدی منداڵانی بێباوک و ساڵی 2024ش هەموو مانگێک لە کاتی خۆیدا هاوکاری منداڵانی بێباوکی کردووە. ئەمە لە کاتێکدا حکوومەتی ماوە بەسەرچوو بە پارەی بەغداش ناهێڵێت موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێ و موچەخۆرانی هەرێم هێشتا لە مانگی دەدا دەژین. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.